بەرزبوونەوەی پلەکانی گەرما تینی بۆ خۆشم و بۆ هاوکارانمان هێناوە ئەو کەزانین کە پلەکانی گەرما لە ئێستادا زۆر بەرزە 42 بۆ 43 پلەیەوە لە هەندێک پارێزگای دیکە بەرزتریشە و باز لەوە ئەکرێت کە لە چەند ڕۆژی داهاتووە پلەکانی گەرما زیاتر بەرزە بنەوە چۆن چارەسەری ئەوە بکەین کە خۆمان لە ئەو گەرما بەتینە بپارێزین لە ڕێگەی ئەو خواردنانەوە کە ئەیخۆینیان لە ڕێگەی ئەو خواردنانەوەنەوە کە ڕۆژانە ئەیخۆین چۆن پلەی گەرمی جەستەمان بپارێزین تا بیپارێزین لە وشکبوونەوە و چی بخۆین باشە و لە هەمان کاتە چی نەخۆین لە بەرزبوونەوەی پلەکانی گەرمایە بۆ قسەکردن لەسەر ئەم تەوەرەمان گفتوگۆ دەکەین لەگەڵ زۆر بەڕێز دکتۆرە چیمەن ساڵح پسپۆڕی تەندروستی خۆراک دکتۆرە سڵاوت لێ بێم کاتت باش سڵاو لە ئێوە سڵاو لە بینەرانم هیوادارین گفتوگۆکەمان بەسوود بێ دکتۆرە پلەکانی گەرما زۆر بەرز بووەتەوە باشە چی بخۆین بۆ ئەوەی کە جارە باسی ئەوە ناکەین کە چی نەخۆین ڕاستە چی بخۆین بۆ ئەوەی کە پلەی گەرمی جەستەمان بپارێزین و بیپارێزین نەوشک بوونەوە بەڵێ خۆی ئێستا کە وەرزی هاوینە و پلەکانی گەرما زۆر بەرزە هەموو لە ماڵەوە بیرەکەینەوە چی بخۆین باشە چی نەخۆین باشە بەڵام ئێمە ئەتوانین تەوەرەکە بکەین بە دوو بەشەوە ئەو خواردنانەی کە باشە لە بۆ ئەوەی پلەی گەرمای جەستەمان وەکو خۆی بمێنێتەوە کە لە 37 تقریبا لە زستان و لە هاوین وەکو یەک وایە و هەروەها چی بخۆین خراپە زیاتر هەست بە گەرما ئەکەین یان میتابۆلیزمی بەر لەشمان بەرزەکاتەوە و زیاتر هەست بە گەرما ئەکەین لەبەرەوە ئەگەر بینە سەر خواردنەکان ئێمە چەند خواردنێکمان هەیە کە زۆر گرنگە یەکێک لەوانە فایبەر واتە ڕیشاڵەکان ئەو ڕیشاڵانەی لە ناو سەوزە و میوەکانە هەیە لەبەرەوە لە وەرزی هاوینە هەموو کەسێک زۆر پێویستە کە سەوزە و میوە کە ئەڵین سەوزە و میوە یعنی یەکەم جار سەوزە دووەم جار میوە سەوزەکان دووشتیان تایە هەم ئەو ڕیشاڵەیان تایە کە زۆر گرنگە و ئاوێکمان ئێنێ بە هێواشی ئەمژرێ لەوانەیە ئێستا هەموو بینەران بزانن یان جەنابیشتان کە پرداخێک ئاوە خۆینەوە ئێمە دوای یەک تۆز لەوانەیە پێویستمان بە سەر ئاو بێ بەڵام کاتێک کە سەوزە و میوە ئەخۆین وان نییە فترێکی زۆرتری ئەوێ لەبەرەوە ئەم ڕێژەی ئاوە لە لەشمانان ڕائەگرێ لەبەرەوە یەکەم سەوزە و میوە زۆر گرنگە زائیدەن سەوزە و میوە شتێکی تریشی تایە ئەوانەی کە پێڵێن دژە ئۆکسانەکان یان ئەنتی ئۆکسیدانت ئەم ئەنتی ئۆکسیدانتانە وات لێ ئەکاتەوە زیاتر بەرگەی گەرما بگری زیاتر بەرگەی تیشکی هەتاو بگری لەبەرەوە زیات لە ناو سەوزە و میوەکانیشە هەندێکیان هەیە باشترن لە ئەوانی تر مەسەلەن وەکو شووتی کاڵک ئێستا خوا سبحان الله یعنی حتا کاتەکان لە چ کاتێکا میوەیەک پێئەگا خۆ باشترین میوە هی ئەو کاتانەیە کە لە وەرزی خۆیان بێ لە وەرزەکانە کەواتە بۆ وەرزی ئێستا ترۆزی خەیار کە ئەمانە ڕێژەیەکی زۆر کە ئەگاتە سەروی نەوەتی ئاوە شووتی کاڵک ئەمانە زۆر باشە کە بخورێن هەروەها تووەکان بە شات و یعنی هەر توویەکی ئەتیادی گێلاس ئەمانە کە ڕەنگێکی باشیان تایە ئەنتی ئۆکسیدانتێکی زۆر باشیان تایە زۆر پێویستە کە بخورێت لە سەوزەکەی دیاری کراوە چ سەوزێک سەوزەکان هەموویان باشن یعنی لە کەرەوز تەڕەتیزە جەرگیر کە زۆر باشە یعنی بۆ جەرگیر بۆ هەموو تەمەنێک باشە بۆ هەموو نەخۆشیەک باشە یعنی ئێمە میوەکانیش تەنانە ئەڵێن میوەکانیش هەندێکیان باشە یان مەسەڵەن زۆری لێ نەخورێ ئێستا وەکو شووتی بۆ ئەوانی کە نەخۆشی میوەدانراوە ئێستا بووم ناومە قۆخە بینم بەڵێ ئێستا لێرەیە میوەدانراوە خەیار کە زۆر باشە ڕیشاڵێکی زۆری تایە کوتم ئاوێکی زۆری تایە سێ و دیسانەوە زۆر باشە لە بەرەوەی ڕیشاڵەکانی تایە گرنگیش نییە جۆری سێوەکە هەچ ڕانێک بێ ئەو نێ لە ناخۆمانناڵێن سێوی سەوز باشترە نا هەر وەکو یەک وایە تۆزێک لە ڕێژەی شەکرا لەوانەیە یعنی ئەگەر گەورە بچووکێکە فەرقی هەبێ قۆخێکێکە لەو میوانەی کە زۆر باشە بەڵام ئەو میوەی کە داتان ناوە ئێستا میوەی وشک باشترە لەم وەرزەیە و میوەی وشک نەخورێت بۆ لە بەرەوەی ڕێخۆی فەرقیە لە بینی ئێستا فەرقی ئەمە و قاپێک ترێچیە کە یەکێک ترەیەکێکە لە شتە باشەکان ئەمە ئاوەکەی لێ گیراوە لە بەرەوە ئەگینا و کە ئاوەکەشی لێ ئەگیرە ئێمە ئەزانین ڕێژەی شەکرەکەی زۆرە بێ
لەبەرەوە باش نییە میوەی وشک لەم کاتانەیە بخورێ باشتر وهایە کە ئێمە بچینەوە سەر میوە فرێشەکانی کە ئێستا لە بازاڕەکان هەیە و وەکوتم باشترینیشان ئێستا تووەکان کە لێرە خۆزگە ئەویشە بواە هەر جۆرە توویەک بێیان گێلاسەکان بێ ئەمانە هەر زۆر باشە ئەمانە جگە لە ئەوەی کە ڕیشاڵ و فایبەرێکی زۆر باشیشی تایە ئەنتی ئۆکسیدانتێکی زۆری تایە و ڤیتامین سی تایە ئێمە ئەزانین لە هاوینە لەگەڵ ئەنتی ئۆکسیدان تا پێویستمان بە ڤیتامین سی هەیە بۆ ئەوەی ڕێژەی هەتاو کەمتر کاریگەری هەبێ لەسەر زیاتر لە چیەوە وەرەگیرەوە لە هەموو میوەکاناتیایانە بەڵێ ئەنتی ئۆکسیدان بەڵام زیاتر لە میوە ڕەنگە و ڕەنگان مەسەرەن وەکو گێلاز وەک شات و وەکو توی ئەتیادێ هەموو جۆرە تووەکان ئەمانە هەم شەکریشیان تایە شیرینیەکمان ئااتێ کە شیرینی ئەگەر لە میوەک سۆزەکانەوە وەریگرین بە ڕێژەیەکی کەم زەرەر بە جەستەمان ناگەینێ بە عەکسەوە ئێمە پێویستمان پێێتی کەواتە ئێمە ئەبێت لە هاوینە زیاتر خواردنە کاڵەکان بەکاربێنین لە جیاتی ئەوەی کە ئەڵێن خواردنی کاڵ یعنی ناپێنەگەیشت و چونکە زۆر خراپە میوە و خواردنی پێنەگەشت و ئێمە خواردنی نەکوڵاو یعنی ئەوانەی کە بەکاڵی مەسەن وەکو زەڵاتە ئێمە ئەتوانین زەڵاتی میوەکان بخۆین ئەتوانین ژەمێک قاپێک لە ژەمێک لە خواردنەکانمان بە تایبەتی ئێوارەیان مەسەلەن من ئێستا ئەمەوێ بچمە دەرەوە ئەتوانی قاپێک ماست کە ماست یەکێکە لە خواردنە زۆر باشەکان بۆ هاوین و فێنکمانەکاتەوە ئەتوانی قاپێ ماست قاپێک شاتۆرە باسی ماستە کرد نان و ماست بۆ بەیانیان لە وەرزی هاوی ناخۆشە بۆ نیوەڕۆکەشی نان و ماستا و خۆش نان و ماستا بڵێ ئەتوانی ماستا و بەکار بێنرێ بەڵام باشتر وهایە باشە پێم بڵێ نان و ماستا و چۆنە لە هاوینە ئەگەر بۆ نیوەڕۆ هەنێک لە ژەمەکان لە هەنێک لە ڕۆژەکان لە نیوەڕۆیان نان و ماستا زۆر باشە ئەتوانی بەڵام سەوزەشی ئەوە ئیزافە بکەیت یعنی مەسەلەن تەڕە پیازەیان هەموو جۆری سەوزەکانە تێکەڵی بکەیت و بیخۆی و ئەشتوانی ئەگەر یعنی نەشیکەی بە ماستا و هەر وەکو ماست بە ماستی خۆی ببوورە من حەزم لەوەیە کە زۆر گەدە گەورە نەکرێ یعنی زۆر من پێم باش نییە ماستا و لەسەر سفرەدا بنرێ چونکە تۆ پەرداخێک دوو پەرداخە خۆیتەوە و خواردنەکەش ئەگەر ڕێژەی خواردنەکەت کەم بێتەوە باشە خۆی شتێکی زۆر باشە بە تایبەتی ئەگەر دۆ بێت چەوریەکەشی لێگیراوە بەڵام چەوریەکەشی خراپ نییە چەوری ماست ئەگەر بە ڕێژەیەکی کەم بخورێ زۆر نەخورێ ڕێژەی چەوریەکەی لەشمان جەستەمان پێویستی پێێتی لەگەڵ یا بەرامبەر بە ئەوە ئێمە کە ئەڵێن سپاییەکان بە تایبەتی ماست زیاد بکرێ لە بری ئەوە ئەتوانین گۆشت و مریشک کەم بکرێتەوە گۆشت و مریشک لە وەرزی هاوینە باشترە کەمترین ڕێژەی لێ بخورێ چونکە لەشت گەرمدا ئەهێنێ گەرمی زۆرەکە میتابۆلیزمی زۆر ئینە لەبەر ئەوە باشترە کە ڕێژەی ئێمە بتوانین گۆشت و مریشکەکانی وەرزی هاویرمان بگۆڕین بە سەوز دواتر باسیەوەکین کە چی نەخۆین لەسەر مێزەکە جگە لە میوەکان نانم بینی چۆن باسی نانەکەیت لە وەرزی گەرمایە نان ئەساییە بەکاربێنرێ بەڵام ئێمە هەوڵ بین ئەو نانی کە ئەی خۆین یەکەم سپینە بێ نانی سپینە بێت چونکە نانی سپیژێکێکە لەوانەی کە لەگەڵ ژەهرە سپیەکان ئاماژەی پێ بکرێت تێکەڵی بکەی وەلەو ئەگەر یەکێک من دائیمەن هەلدا ئەنێم ئەگەر یەکێک نانەکەی سپی بوو نەیتوانی نانی بۆر بخوا ئەتوانێت لەگەڵ هەموو نانێکا سەوزە بخوا سەوزەکە جێگرەوەی هەوسەنگی ڕاگرێ یعنی یا سەوزە یان کەتان کە ئەویش ڕێشاڵێکی باشی تایە یان پاقلەمەنیەکان یان ئەو دانەوێڵانەی تر کە بە توێکڵەوەن ئەتوانرێ ئەوەی لەگەڵا بەکار بێنێ بۆ ئەوی ڕێژەی نانەکە کەم بێت دووەم شت هەر لە نانە ئەو خومرەیە کە تێ ئەکرێ زۆر جار هەیە زیادری تێئەکرێ لە خومرەکەش خراپتر سۆدەیە کە تێ ئەکرێ زۆر بە ئاسانیش ئەتوانی نانجیا بکەینەوە کە سۆدەی تایە هەم بۆنێکی هەیە هەم کەمێ زردباوە ئەم زردباوە ڕێژەی ئەو تایەمینەیە ئەو ڤیتامین بیەیە کە یارمەتی هەرسی نانەکە ئەیە یان یارمەتی کاربۆهیدراتەیە کە سەرف ببێ لە لەشە ئەم نانە زەردە تایەمینەکەی نەماوە لەبەرەوە ئێمە ڕاستە ئەیخۆین بەڵام سوود لە ڤیتامین بی بە تایبەتی بیوەنەکەی وەرناگرین لەبەرەوە ئێمە ئەڵێن نان بخۆن خراپ نییە بە ڕێژەیەکی دیاریکراو یعنی مەسەلەن بە ڕێژەی ناولەپی خۆت ڕۆژانە و بە
نانەکە ڕێژەی لە پێی خۆت بە ڕێژەی ناو لە پێی خۆت ئەتوانی بخۆی ئەتوانی بە پێی کێش و وەزنی خۆت مەسەلەن لە ڕێژەی نانە ئەکەوێتە سەر خواردنەکانی تر مەسەلەن من ئەگەر ئەمڕۆ میوە بخۆم یان ڕێژەی میوە تۆزێک زیاتر خۆم ئەبێ ڕێژەی نان کەمکەمەوە ئەگەر نانم زیاتر خوارد ئەبێ ڕێژی میوەکە کەمکەمەوە یعنی ئێمە ئەبێ حساب بۆ ئەوانە بکەین کاربۆهیدراتەکان یعنی شەکرەمەنیەکان ئەمانە لەلایەک ڕێژەی پرۆتینمان لەلایەک ڕێژەی چەوریەکانمان لەلایەک یعنی حتا لە گەرمیە لە کاتی گەرمیایە یەکێک لە شتەکانی تر کە ئێمە ئەبێ کەمی بکەینەوە ڕێژەی چەوریەکانە بەڵام چەوریەک چەوریە خراپەکان چەوریە باشەکان ئێمە لە 130 ئەو کالۆری کە پێویستمان پێێتی ئەتوانین لە چەوریەوە وەریگرین بەڵام چەوری باش لە چیایە چەوری ئەگەر چەوری کەرە و ماست بۆیە وتم یعنی بخورێ لە هێلکەوە بخورێ یعنی ئێستا ئێمە ئەتوانین کە مناڵێم بە خەڵک ئەڵێم گۆشت کەم کەرەوە لە گۆشت و مریشک کەمکەنەوە لە هاوینە بەڵام ئەبێ ڕێژەی پرۆتین کەم نەکەینەوە ئێمە هەر هێلکەیەک نزیکەی 6 بۆ 7 غرام پرۆتینی تایە کە ئێمە بە ڕێژەیەکی طبیعی تقریبن بۆ هەر کیلۆیەکی لەش پێویستمان بە 1 غرام 0.8 تا 1 غرام ئێمە ئەتوانین وەریگرین ئەمەیان لەکوێوە دەستمان کەوێ ئێمە ئەتوانین لە هێلکەکانەوە دەستمان بکەوێ ئەم ڕێژەیە ئەتوانین لە دانەوێڵەکانەوە وەریگرین لە نیسک و نۆک وەریگرین ئەمانە هەمویان ئەتوانین یعنی بەشداریمان پێ بکاتەوە لە دکتۆرە باسمان لە میوەکان کرد باسمان لە نان کرد باسمان لە ماست و ماستاویش کرد بەڵام بۆ ژەمەکان لە وەرزی هاوینە چی بخورێت بۆ نمونە ژەمی نیوەڕۆ کە ژەمی سەرەکیە لە ڕۆژەکەیە چی بخورێت ئەتوانین ئێمە یعنی وڵاتی ئێمە زۆر ئێمە حەزمان لە وەکو شتێکی بەیسکە برنج و مەسەلەن یان نان یعنی یاک شتێکە خواردنێک حەزرەکرێت کە بەنانەوە بخورێیان برنجە هەر کامێکیان بێ نابێ بە ڕۆنی تەنەکە بکرێت بەڕاستی من لێرەوە لەم کەناڵە ئازیزەی ئێوەوە بە خەڵکەڵێم تکایە ڕۆنی تەنەکە و ڕۆنی بەستووی ناو تەنەکە و سەتڵەکان بەکارمەهێنن زۆر زۆر خراپە هەروەها شت سوورکردنەوە هەوڵ بدرێت لە کاتی چی بەکاربێنرێکەوەتە کە ڕۆنی هەموو زەیتەکانی تر ئەتوانرێت زەیتی تەنانەت گڵۆبە ڕۆژە زەیتی هەکەتان زەیتی هەر شتێکی کە لە ماڵەوە ئەتوانی بە مەرجێک بۆ کاتی زەیتی گڵۆبە ڕۆژە و گەنمەشامی کاتێک کە بەکارهێنرێ ئەبێ ئۆمیگا-3 لەگەڵا بەکاربهێنرێ ئۆمیگا-3 بە چەند ڕێگایەک ئێمە دەستمانەکەوێ یا ئەتوانین لە ڕێگەی کەتانەوە ڕۆژەی کەوچکێکی چاکەتان بخۆین یان ئەتوانین لە ڕێگەی ماسیە چەورەکانەوە ئەوانە یان خواردنی بەحری لەوانەیە دەستمانەکەوێ یان ئەتوانرێ وەکو سەپلمنت هەیە ئەگەر ئەمانەمان دەست نەکەوت لە سەیدەلیەکانە بەڵام بە مەرجێک تکایە کە ئۆمیگا-3 ئەکڕن با 6 و 9 لەگەڵان نەبێ 6 و 9 بۆ یەکێکە کە هەر چەوری نەخوا بۆ ئەوانەمان کە چەوری ئەخۆین کە زەیت بەکار ئەهێنرێ باشترە کە تەنیا ئۆمیگا-3 بەکاربهێنرێ و زەیتی زەیتونیش ئەگەر بڵێم باشترین جۆرەکانی کە زەیتە بەکاربهێنرێ هەروەها ڕۆنی ئەوەی لە ناو هێلکایە لە ناو زەردێنەی هێلکایە دیسان چەوریە ئەڤۆکادۆ یەکێکە لەو سەوزانەی کە دیسان چەوریەکی باشی تایە گوێزی هەندی ئەتوانی کاتێک کە زەڵاتە ئەەکەی کەمێک گوێزی هەندی پێ بکەی پارچێک ئەڤۆکادۆ بکەیتە ناوی 2 کەوچک زەیتی زەیتون بکەیتە ناو زەڵاتەکە لە هەمووشی باشتر لە ژەمەکانە ئەبێ ئێمە ژەمێکمان نەبێت بێ سەوزە و زەڵاتە و جۆرێتی خواردنیشی ئەبێ پێش نانەکە چونکە هاوڵاتی وا هەیە سەوزە ئەخوایان زەڵاتە خوا بەسچێکە دوای ئەوەی کە تێری خوارد لە نانەکە ئەنجا سەوزە و زەڵاتەکە ئەکا بەسەریە کە ئەمە واکە گەدەی بکشێ کە ئەمە یعنی خراپە لەبەرەوە ئەبێ کەواتە زەڵاتە پێش دەستپێکردنی نانە بخورێ بەڵێ کە سفرەدا خرا خواردنەکانمان دانا بۆ ئەو کەسانی کە ئەیانەوێ زەعیف ببن ئەبێ پێش سفرەدا خستن سەوزە و زەڵاتەکە بخۆن ئەنجا دەستکەن بە سفرەدا هەستی تێریان دادروستن هەستی تێریان ئەیاتێ بەڵێ بە 20 دقە تقریباً گەدە هەستی تێری دایاتێ بەس بۆ ئەوەی کە کەسێکی ئاساییە ئەتوانێ تحملی یعنی ئەوەی خۆی بکە کە زۆر نەخوایان باشترین ڕێگا دیاریکردنی قاپە یعنی نەخواردنی خواردن لەسەر بەلەمەکەت یان لەسەر قاپێکی گەورە نە هەر یەکەم جار یان بە خۆت بڵێ قەینا جارێکی کە تێیەکەمەوە نە قەت ئەو ڕێگەیە بە خۆت مەیە
لە یەکەم جار قاپەکە چەنی تێئەکەی تێ بکە ئەوەنە بڵێ ئەمەنە ئەخۆم ئەگەر لێت مایەوە بۆ جاری داهاتوو ئەتوانی کەمتر تێ بکەی ئەگەر زانی و تێرت پێ نەخوات شتێک ئیزافە بکە بەڵام تێمەکەرەوە ئەم قسەکردنە لەگەڵ خۆتە کاریگەری لەسەرەوە بێت کە مێشکە بڕیار بات تۆ بەسە ئەمانەت خواردووە زۆر وهایە یعنی زۆر جار هەبووە تۆ لە کاتێکە خەریک بووی پەلە بووی یان مەسەڵەن گوێت لە ئەخبارێک گرتووە ئاگاد لە شتێکە مێشکت بە شتێکەوە مەشغوڵە بە پەلە خواردنەکە خۆی هەستەکەی تێرت نەخواردووە ئیزافاکەی تۆ دوایی کە هەڵەستی سەیرەکەی گەدە دێشێ ئەڵەی وەڵاوە بزام زیادە خۆریم کرد ئەو زیادە خۆریە ئەوەیە کە ببێ ئینتیبا تۆ نانەکەت خواردووە لەبەرەوە پێویستە کە دیاری بکرێ حتا باشە جوینی خواردنەکان بە ئەملا بە ئەملا مەسەڵەن بە 4 جار بە ئەملا کردە 4 جاریش بە ئەولا بیکەی ئەمە هەم هەستی تێرید ئااتێ هەم خواردن لە دەمەوە دەسەکرێ بە هەرسکردنی بە تایبەتی یعنی کاربۆهیدراتەکان کاربۆهیدرات لە دەمەوە کە ئەنزیمی ئەمیلەیز ئەڕێژرێ لە دەمەوە دەستەکا بە هەرسکردن لەبەرەوە من هەموو جارێک ئەڵێم لە بیرتان بێ کە گەدەدانی نییە گەدەتە ئەو خواردنەی تێئەکەی هەوڵ بە خواردنێک بێ بە تەواوی و شلت کرد بێتەوە خواردنەکانت وەک ئاو لێ بکە بیخۆرەوە ئاوەکانیشت وەک خواردن بخۆ قوم بە یەک جار تێمەکە بۆ ئەوی لە پڕ گەدەت نەکشێ لەبەرەوە ئەگەر ئێمە هاتوو خواردنەکانمان بە سەوزە و زەڵاتەکە دەست پێ کرد سوودێکی کەشمان ئااتێ جگە لە ئەنتی ئۆکسیدانت و ڕیشاڵەکانی کە باسم کرد ئەمە ئەو ئاوەی کەتیایەتی هێواش ئەیاتەوە بە لەشمان بە خێرایی نایە بە لەشمان لەبەر ئەوە ئێمە ئەگەر ئیشێکمان هەبوو دوایی چوینە دەرەوەش زۆر تین و نابین وەک لەوەی کە من 2 پەرداخ ئاوم خوارد بێ و بە تایبەتی لە هاوینە کێشە لە ئاوی شایە لە ئاوی سارد و گەرم ئەو ئاوەی تکایە لەسەر سفرەدا ئەندرێ نابێ بە هیچ جۆرێ ئاوی سارد بێ و بە تایبەتی مەسەڵەن ئەڵێ ئاسەوەڵایەک بکە بهێنە لەسەر سفرەکە چونکە ئەو چەوریەی کە لە هەست لە گەدەی تۆیە هەیە لە ڕێگەی خواردنەکانە و بە تایبەتی ئەگەر چەوریە بەستوەکان بێ ئەوە خراپتریشە بێ بەم سەرمایە ئەی بەستێ لەبەرەوە تووشی ماڵ ئەبزۆربشن یعنی هەم هەرسکردن هەم مژینی خواردنەکان دواخە لەبەرەوە بە هیچ جۆرێک نابێ ئەو ئاوەی لەسەر سفرەدا ئەندێ ئاوێکی سارد بێ و لە کاتەکانی تریشە ئەگەر هەوڵ بین ئێمە خۆمان ڕابێنین لەسەر ئەو ئاوەی کە ئەیخۆینەوە ئاوێکی فێنک بێ یان ئاوی ناتوانم ئێستا بڵێم تەنکی بەس ئاوی ژوور یعنی ئەتوانی لە شوێنێکە لە سوراحیەکە ئەو لە ژوورەوەدانی یان بەشی بینەران مەڵەن ئێمە تینوتیمان بەو ئاوە ناشکێ کە دکتۆرە باسیەکە خۆی ڕاستە لە بەرەوەی ئێمە ئەحساسمان وایە ئەگینا لەشی ئێمە بە ئاوێک کە بە قیاسی خۆیەتی باشترە بەڵام یعنی ئەوەی کە ئەڵێم کە هەر نەخورێتەوە لە کاتی لەگەڵ نان خواردنە یان لە کاتێکا کە تۆ تێری کە خواردنت تەواو خواردووە پاش یعنی 10 دقەیەک پەرداخێک ئاوی سارد مەخۆرەوە یان هەر شیرینیەک هەر شتێک کە بەستوو بێ نابێ بخورێ نەیخۆی باشە باسی برنجمان کرد وەکو خواردنێکی سەرەکی باشە ئەتوانین وەکو بەقەدەر لەپی دەستیش نانی لەگەڵا بخورێت باشترەکەی بەجیا بخورێ ئەو ڕۆژەی کە تۆ نانەخۆی کە بەنان میکە ینی لەگەڵ برنجی شایان کە برنجەکەت خوارد بانانەکەی لەگەڵانە بێ تێکەڵکردنی دوانیش باشنی ئەبێ بەهۆی بخورێت لەگەڵ ئەم برنجەیە وەکو شلە چی بخورێت لە وەرزی گەرمایە لەگەڵ ئەم برنجەیە ئەوە چی بکەین بە خواردنی سەرەکیمان و باسی باز لاواکرێکە بوون شۆرباکار بە تایبەت لە ناو ئەوانەیە پاڵپینا بۆ وەرزی گەرما و کاتی بەرزبوونەوەی پلەکانی گەرما سوودی زۆرە بۆ فێنکبوونەوەی جەستەمان پاڵپینە زۆر باشە لەبەرەوەی هەموو ڤایتامینەکانی تایە هەموو ڕیشاڵەکانیشی تایە هەموو جۆرە ڕیشاڵەکانیش یعنی ئەوانەشی کە ئێمە گەر باسی ڕیشاڵ بکەین ئەوە وەختی بەرنامە زۆرە بە یعنی 2 جۆر ڕیشاڵمان هەیە ئەوەی کە شتێک لینجاو ئەیاتەوە ئەمە جۆرە ڕیشاڵێکە ئەوەی لینجاو نایەتەوە وەکو سەوزەکان نەوع ڕیشاڵێکی ترە ئەمەی کە لە ناو پەڵپینەیە هەیە زۆر باشە هەم ئەنتی ئۆکسیدانتە هەموو جۆرە ڕیشاڵەکانە بە 2 جۆر ئەتوانین ئێمە پەڵپینە بخۆین بە جۆرێک وەکو زەڵاتە یعنی ورد بکرێ و بە تایبەتی جۆرە ناسکەکەی تێکەڵی زەڵاتەکانمان بکەین یعنی کاتێکەوە ئێمە ئەڵێن زەڵاتە مەجنێ بە تەنیا تەماتە و خەیار بێ هەموو جۆرەکان بێ هەوڵ بین زەڵاتەکانمان 5 ڕنگ بێ تەنانە ڕەنگە سپیەکان زۆر سەرورە وەکو کەلەرم و وەکو برۆکلی وەکو ببورن قەرنابیت ئەمانە کە ڕەنگیان تیا لەبەرەوە زۆر باشە کە ئێمە
بیان خۆین یعنی ئەوەی کە بەس کاڵی پێمان ئەخورێ کە بە سەوزی یعنی نەکڵێنرێ زۆر باشترە لە دەرەجە دوای لە ئەوان سەوزەکانی کە ئەکڵێندێ یەکێک لە شتە باشەکان کوولەکەیە حتا کوولەکەش ئەتوانرێ ئەگەر ورد بکرێ و تۆزێک ترشی سماقی پێوە بکرێ یان مەسەرەن زەیتی زەیتون و گیاوشکەکان بوشک بکرێتەوە یان هەر بجندێتە ناو زەڵاتە یعنی وەکو نعنایەکێکە لەو شتانەی کە زۆر باشە بۆ جەستەمان ڕفرێشمان نەکاتەوە لەبەرەوە ئەتوانین وردی بکەینە ناو زەڵاتەکە ئەتوانین زەیتی زەیتونی پیا بکرێ و لەگەڵ برنجەکەیە بەسە پێویست بە شلە ناکە بەڵام ئەگەر یەکێک حەزی کرد لە شلە ئەتوانێت دیسان ئەو سەوزانە بکات بە شلە یان بە تەنیا یەک تۆز زەردیانکە تکایە لە شلە نابێ زۆر بکڵێ ئەگەر زۆر کوڵانت زۆربەی ڤیتامین سیەکەی ئەو بەها خۆراکیەکانی لە دەستەیە لەبەرەوە ئەبێ کەمترین لەسەر ئاگرێکی هێواش زۆر بەکەمی بکڵێنجێ باش باسی شتێکمان نەکرد کە زۆر ڕۆژانە ئەخورێت و لە هەموو ماڵێکا هەیە چا خواردنەوە و چا خواردنەوە بە تایبەت بە گەرمی لە وەرزی هاوینە لە بەرزی هاوینە خۆی چا دوو دیبەیتی لەسرە کە هەندێک ئەڵێ باشە هەندێک ئەڵە خراپە لە برەوەی چا بە گەرمی ئەی خۆین ئێمە گەرممانەکاتەوە کونی لەش ئەکاتەوە لە برۆ عراقی پێەکەینەوە بەڵام من چارێکی ترم هەیە چای گیایی بەکاربێندێ لە برەوەی ئەو خواردنەوانەی کافاینیان تایە ئەبن بەهۆی میزهێنەرن زوو میزەکەی تۆ ئەو تەڕیەی لە جەستەتا هەیە زوو فڕێئیتە دەرەوە لەبەرەوە ئەو شتانەی کافاینیان تایە وەکو چا وەکو قاوە وەکو خواردنەوە گازیەکان هەمویان بە هەموو جۆرێکەوە نابێ ئێمە لە هاوینە بیان خۆینەوە لە بەرەوەی ڕێژەیەکی باش کافاینیان تایە و میزێنەرن ئەی لە بریچی بخۆین چایەکانی چای ڕازیانە مەسەلەن حتا چای سەوزیش ئەگەر بە خەفەتە چا بە تایبەت کە بە گەرمی بخورێ لە وەرزی هاوینە پلەی گەرمی جەستە زیاتر بەرزەکاتەوە بەرزیەکاتەوە عارەقی پێەکەیتەوە زۆر جار هەیە یعنی هێواشتر دەکات بەڵام میزهێنەرە ئەوانەی کە کافاینیان تایە کەواتە ئەو چایانەی وەکو چای نعنا وەکو چای ڕازیانە چای کراویە یعنی ئەو شتانەی کە چای گیاییەکانی تر چای زەعتەر ئەمانە ئەتوانرێ بکرێ کە هەمویان فایبەرێکی باشیان تایە ئەنتی ئۆکسیدانتیان تایە ئەوەکەش بە زووی فڕێ نادرێتە دەرێ و کەفاینیشیان تیانە باشە دکتۆرە لە وەرزی هاوینە لە بەرزبوونەوەی پلەکانی گەرمایە بەگشتی چی نەخورێ باشە ئەوەی کە زۆر خەڵک اعتیماد ئەخاتە سەری مەسەلەن ئایسکرێم و ئەو شتانەیە خواردنەوە ساردەکانە وەکو ئایسکرێم نەخورێ باش نییە بە تایبەتی ئەگەر تێربی باشترە کە تۆ دەرەجەی حرارەتەکەت کەمێک کەمتر بێ لەش سەلوانەی گویان لێمان بڵێن ئێمە بۆمە دوێنرما خۆین بۆی کە فێنک بینەوە ڕاستە یعنی خۆی ڕاستە فێنک دەکاتەوە گەدەت هەوڵەیە دەرەجەی حرارەت وەرەگرێ بۆ ئەوەی بەرزی کاتەوە بەس وەکو ئەوەی کە خواردنێکی تەندروست بێت تەندروست نییە باشە یعنی هەوڵ بدرێ بە تایبەتی شیرەمەنیەکان و بۆ ئەو کەسانەی کە گەدەیان زەعیفە هەروەها خواردنە بەستراوەکان یعنی مەسەرەن وەکو ئەزبرید و ئەو شتانش هەوڵ بدرێ نەخورێ لە بری ئەوە ئەتوانرێ خواردنی فێنک بخورێ لە بری ئەوە مەسەلەن شووتی بخورێ کاڵک بخورێ خۆی شووتی یعنی بخرێتە سەلاجەوە فێنکە بێ بەڵام کاڵک پێویستی بەوەش نییە کاڵک هەر لە دەرەوە داینێ و دوسێ دقەیەک لە دەرەوە هەوالی خۆی فێنکە بێتەوە خەیارمان هەیە ئەمانە ئەتوانین بیان خۆین میوەکانی تر زۆربیان وەکو چی سەبارەت بە شەربەتە فرێشەکان بۆ منە من شەربەتێکی فرێش خۆ من ماڵەوە دروستیکەم من قەت لەگەڵ شەربەتی فرێشان نیم بخورێ زیانی نییە بەڵام لە برەوەی تۆکڵەکەیت لێگرتووە فایبەرە باشەکەیت لێگرتووە یەکەم تۆ زۆرترت پێ ئەخورێ دووەم ڕێژەی شەکرەکەی زۆرە ئەنجا تۆ پێویستت بە ئاوی زیاترە بێ لە برەوە هەوڵ بی بۆ ئەوەی ئەو تینێتیت نەمێنێ هەمیشە بە میوەکان مەسان خەیارێک بخۆ ئەتوانیش لە ژەمێکە وەکو کە باسی ژەمەکانمان کرد خەیار و ماست چەپکێک نعناشی تیاورد بکەیت کەمێک جاتری تێ بکرێ ئەمانە کە وات لێکان نعنای لەگەڵا دابنرێ ئەمانە وات لێ ئەکا فێنک بیتەوە کەمتر هەست بە تینێتی بکەی خۆی لە کەسانێکان ئێستا بەم گەرمای سەر و پێ خۆن چی بۆوانڵی سەر و پێ ئەگەر ڕێژەی چەودەکەی زۆر نەبێ ئەگەر لە شوێنێکی فێنکە بیدانیشی و ڕێژەکەی زۆر نەخۆی
دوای ئەوە شتە خراپەکانی تر نەخۆی لەگەڵ یا باوەڕ ناکەم یعنی ئەو کێشەیە بێ بیرمان نەچێ شتێک کێشێک لە سەروپێە هەیە کە وتم لەش گەرمەکە یەکێک لە شتەکانی کەش بەهارات و داو دەرمانەکانە کە ئەبێ یان نەخورێ یان زۆر کەم بکرێتەوە چونکە لە هاوینە ئەمانە گەرمیەک ئەیان بەلەش لەبەرەوە باشترە کە ئێمە ئەو شتانەی کە تەنانەت دارچینیش ئەمانە کە گرمی ئەیان بەجەستە باش نییە بخورێ هەموو داو دەرمانەکان و ئاڵەتی ڕەش و ئەوانە ئێمە باشترە کە لە وەرزەیە و لە کاتی گەرمایە نەیخۆینەوە. سپاس بۆ بەشداریکردن، سپاس بۆ بەڕێزت کامڕۆ لە پرۆگرامی ڕۆژێکیونەوە بەشداروی لەگەڵمان دکتۆرە شیمەن پسپۆری تەندروستی خۆراک خۆشحاڵ بووین.